حديث النبي. مع حديث النبي صلى الله عليه وسلم. وما آتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا واتقوا الله إن الله شديد العقاب. عن عبد الرحمن بن الشبل رضي الله عنه قال: سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول: اقرأوا القرآن واعملوا به ولا تجفوا عنه ولا تغلوا فيه ولا تأكلوا به ولا تستكثروا به. رواه أحمد وأبو يعلى الطبراني. عبد الرحمن كري الشبل رضي الله عنه دفرمي جویم لێبوو لە رسول الله صلى الله عليه وسلم فرمووی: قورئان بخوێننەوە و کاری پێ بکەن و زیادە ڕەوی تێدا مەکەن و لێی وشک مەبن و پێی مەخۆن و پێی زیاد مەکەن. بەڵێ الله سبحانه وتعالى دفرمي: فإذا قرأناه فاتبع قرآنه. زا عبد الله كري عباس رضي الله عنهما درباري أو آية بيروزة دفرمي واتا كاتك دخويندريتو بسرتا أو الشويني أو بكوا كتيدايا. ولا الروايات تردا دفرمي هر عبد الله كري عباس رضي الله عنهما ما بس لا فاتبع قرآنه واتا كاري بيبكا. بەڵێ جا موژدە و خۆشی هەردوو دنیا بۆ ئەوانەی دەست دەگرن بەو قورئانەوە و کاری پێدەکەن، هەروەک ئەبوو شوڕیحی خوزاعی رضي الله عنه دەفەرمێ رسول الله صلى الله عليه وسلم هاتە دەربۆ لامان جا فەرمووی: موژدە بدەن ئایا ئێوە شایەتی ئەوە نادەن کە جگە لە الله سبحانه وتعالى هیچ پەرستراوێکی دیکە نییە و منیش ڕسوولی ئەڵڵام؟ وتمان بەڵێ شایەتی دەدەین. فەرمووی: دەیکەوا بوو دڵنیابن ئەو قورئانە پەتێکە کە لایەکی بەدەستی ئەڵڵاوەیە سبحانه وتعالى و لایەکەی تریشی بەدەستی ئێوەوەیە. جا تون دەستی پێوە بگرن، ئینجا ئەگەر تون پێوەی پابەند بن ئەوە دوای ئەوە هەرگیز گومڕا نابن و لە ناو ناچن. هەر لەبارەی گەورەیی و واجبێتی کارکردن بە قورئان ئەبوو موسای ئەشعەری رضی الله عنه لە سەردەمی خۆیدا قورئان خوێنەکانی کۆ کردەوە کە نزیکەی 300 کەس دەبوون. پاشان دەستی کرد بە وەسفکردنی قورئان و قورئانی بە گەورە ڕاگرت. فەرمووی: بەڕاستی ئەم قورئانە توێشوویەکە بۆ ئێوە و قورئان تاوانە لەسەرتان، واتە تاوانە بەوەی ئەگەر ئێوە تەنها پیتەکانی لەبەر بکەن و کردەوەکانیشتان پێچەوانەی قورئان بێ. بۆیە دوای قورئان بکەون چونکە ئاگادار بن قورئان دوای ئێوە ناکەوێت و هەر کەسێک
شوێنی قورئان بکەوێت ئەوە دەخرێتە ناو باخەکانی بەهەشت و هەر کەسێکیش قورئان فڕێ بدات واتە نەیخوێنێت و پشتی تێبکات و یان کار بەناو ڕۆکەی نەکات ئەوە قورئان باڵ بە پشتیەوە دەنێت و فڕێی دەداتە ناو ئاگر. کەواتە خوێندنی قورئان هیچ سوودێک ناگەێنێت بە خوێنەرەکەی ئەگەر ئەو خوێندنەوەی نەکا بەکردەوە. جا لەمبارەوە عومەری کوڕی خەتاب ڕەضی الله عنه دەفەرمێ بەوە خۆتان مەخەڵەتێنن کە قورئان زۆر دەخوێننەوە، چونکە ئەوە تەنها قسەیەکە و دەیکەن، بەڵکو تەماشای ئەوە بکەن کە چییە کردەوەی پێدەکەن. جا هەر لەمبارەوە مەکی کوڕی ئەبی تاڵیب ڕەحیمەه الله دەفەرمێ من دەڵێم یەکەمین کەس بەم قورئانە ئەو کەسەیە کە کردەوەی پێدەکات ئەگەر چی لەبەریشی نەبێ. جا بەڕاستی خراپترین کەسیش بەم قورئانە ئەو کەسەیە کە لەبەری کردووە بەڵام کردەوە ناکات بەوەی کە تێیدایە. بەڵێ هەر بۆیە ئەبوو موسا ئەشعەری ڕەضی الله عنه دەفەرمێ شوێن قورئان بکەون، قورئان شوێنتان ناکەوێت. حەسەنی بەسری ڕەحیمەه الله ئەویش بە هەمان شێوەی مەکی کوڕی ئەبی تاڵیب ڕەحیمەه الله دەفەرمێ بەڕاستی ئەولاترین کەس بەم قورئانە ئەوەیە کە شوێنی دەکەوێت و کاری پێدەکات ئەگەرچی نەشی خوێنێتەوە. لە ئەحمەدی کوڕی حەنبەلەوە ڕەحیمەه الله ڕیوایەت کراوە بەوەی کەوا ئافرەتێک تێپەڕی بەلای پێغەمبەر عیسا عەلەیه السەلام، جا پێی وت بەختەوەری بۆ کۆشێک کە هەڵی گرتووی، بۆ سینەیەکیش کە شیر دەرد بووە. جا عیسا عەلەیه السەلامیش پێی فەرموو بەڵکو بەختەوەری بۆ کەسێکە کە کتێبی ئەڵڵا سوبحانەهو وەتەعالای خوێندوتەوە دواتریش شوێنی ئەوە کەوتووە کە تێیدایە. معاذی کوڕی جەبەل ڕەضی الله عنه دەفەرمێ بزانن لەوەی ویستان لێیە بیزانن و فێری بن، جا پاداش نادرێنەوە لەسەر عیلم و زانست تاوەکو کردداری پێنەکەن. هەر لەمبارەوە حەسەنی بەسری ڕەحیمەه الله ئامۆژگاریمان دەکا و دەفەرمێ بزانن کە هەموو خێرێک لەو دووڕستەیەدایە، ئەویش دەستگرتن بەوەی کەوا فەرمانتان پێکراوە و هەروەها نەهیکردن لەوەی کە نەهیتان لەبارەیەوە لێکراوە. بێگومان هەرچی ئەمر و نەهیە ئەوە لە سوودی ئەو کەسەیە کە ئەنجامی دەدات. بۆیە لەمبارەوە عەبدوڵڵای کوڕی مەسعود ڕەضی الله عنه دەفەرمێ ئەگەر پێت وترا ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا ئاوا و ئاوا دەفەرمێ ئەوە بەباشی گوێ بگرە، چونکە یان ئەوە تا خێرێکە فەرمانت پێدەکا کە ئەنجامی بدەیت، یان ئەوە تا شەڕێکە ڕێگری لێ دەکات کە ئەنجامی نەدەیت. هەر بۆیە لەمبارەوە سوفیانی کوڕی عوەینە ڕەحیمەه الله دەفەرمێ بەندەیەکی خراپی پەروەردیگار مەبە بەوەی کەوا نەڕۆی بەرەو ڕووی پەروەردیگار هەتا ئەو کاتەی کە بانگ نەکرێیت. ڕوونتر ئەوەیە واتە نەکەی خۆت تاخیر بکەی بۆ ئەنجامدانی فەرمانەکان کەوا بوو بڕۆن بەر لەوەی بانگ بکرێن. یەکێک لە زانایان بەسەرهاتێکمان لۆ دەگێڕێتەوە و دەفەرمێ پیرێژنێکم دیت کە دەست نوێژی هەڵدەگرت، پێشبانگی نوێژی نیوەڕۆ بوو بە چەند کاتێک. دەفەرمێ منیش پرسیارم لێ کرد خۆ هێشتا بانگی نەداوە بۆچی لە ئێستاوە دەست نوێژ هەڵدەگری؟ ئەویش وەڵامی دامەوە فەرمووی من دەڕۆم پێش ئەوەی بانگم بکەن. بەڵێ ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا بانگی ئیمانداران دەکات و دەفەرمێت يا أيها الذين آمنوا لم تقولون ما لا تفعلون كبر مقتا عند الله أن تقولوا ما لا تفعلون إن الله يحب الذين يقاتلون في سبيله صفا كأنهم بنيان مرصوص.
واتای ئەوانەی ئیمانتان هێناوە هۆ بۆچی شتێک دەڵێن و ئەنجامی نادەن و بزانن ئاگدار بن کاتێک ئێوە کە شتێک دەڵێن و پاشان ئەنجامی نادەن ئەوە الله سبحانه وتعالى تووڕە دەکات. الله سبحانه وتعالى ئەوانەی خۆش دەوێت کە وەکوو دیوارێکی قوڕقشمی لە پێناویدا قیتال دەکەن. بەڵێ مجاهیدی کوڕی جەبر ڕەحیمەه الله دەفەرمێ ئەم ئایەتانە لەسەر چەند ئەنساریەک دابەزی کە عەبدوڵڵای کوڕی ڕەواحەیان تێدا بوو ڕەضی الله عنه لە دانیشتنێکدا وتیان ئەگەر بمانزانی باە کام کارە لە لای الله سبحانه وتعالى خۆشەویستترینە ئەوە ئەنجاممان دەدا حتا دەمردی. زاکاتێک ئەو ئایەتانە دابەزی عەبدوڵڵای کوڕی ڕەواحە ڕەضی الله عنه فەرمووی ئیتر لە مەولا خۆم تەرخان دەکەم لە پێناو الله سبحانه وتعالى هەتا دەمرم. بەڵێ ئیتر دوای ئەوە شەهید کرا. کەواتە دەبێت لەوە تێبگەین کە هەر نەک وتەی بێ کردەوە ڕەت دەکرێتەوە وەرناگیرێ بەڵکو دەبێتە هۆی تووڕەبوونی الله سبحانه وتعالى کە بەڕاستی ئەوەش سەر ئەنجامێکی یەکجار خراپە. بەڵێ سوفیانی ثەوری ڕەحیمەه الله دەفەرمێ ڕەحمەتی الله سبحانه وتعالى لە ئەبا حازم بێت کە دەیفەرموو خەڵکی ئەمڕۆ ڕازین بە عیلم و وازیان لە عەمەلکردن هێناوە. بەڵێ بەداخەوە کە ئەوە بە پێچەوانەی وتە و کردەوەکانی هاوڵانە ڕیدوان الله عەلەیهم. جا لەمبارەوە حەسەنی کوڕی عەلی کوڕی ئەبی تاڵیب ڕەضی الله عنهما دەفەرمێ ئەوانەی پێش ئێوە واتە لە هاوڵان ڕیدوان الله عەلەیهم وایان دەبینی کە قورئان نامەیەکە لە پەروەردیگارەوە جا بە شەو لێی وردەبوونەوە و تەدەبوریان تێدا دەکرد و ئینجا بە ڕۆژیش کاریان پێ دەکرد. هەڵبەتە کارکردن بەو قورئانە ئەوانی وەک ئەستێرەکانی ئاسمان بەرز کردبووە و هەروەها وەک شاخ لە زەوی دایکوتابوون. و هەروەها سوفیانی کوڕی عوەینە ڕەحیمەه الله دەفەرمێ ئەگەر لە سەردەمێک ژیایت خەڵکی ڕازی بوون بە وتەی بێکردەوە و زانستی بێکردەوە ئەوە بزانە کەوا تۆ لە خراپترین سەردەمیت و لە ناو خراپترین زۆری خەڵکیت. هەروەها لەم بارەشەوە فوضەیلی کوڕی عیاض ڕەحیمەه الله دەفەرمێ بەڕاستی قورئان دابەزی بۆ ئەوەی کاری پێ بکرێت بەڵام بەداخەوە خەڵکی خوێندنەوەیان کرد بەکارکردن. شەعبی ڕەحیمەه الله دەفەرمێ ئەهلی بەهەشت سەیری کۆمەڵێک لە ئەهلی دۆزەخ دەکەن و پێیان دەڵێن ئەوە بۆچی لە ئاگردان لە کاتێکدا ئێمە ئەو کارانەمان دەکرد کە ئێوە فێرتان دەکردین. ئینجا ئەوانیش دەڵێن ڕاستە ئێمە ئێوەمان فێر دەکرد بەڵام خۆمان کارمان پێ نەدەکرد. بەڵێ الله سبحانه وتعالى ئاگدارمان دەکاتەوە لە ترسناکی ئەو باسە هەروەک دەفەرمێ ئەتەأمرون الناس بالبر وتنسون أنفسكم وأنتم تتلون الكتاب أفلا تعقلون. جاسودی ڕەحیمەه الله لە تەفسیری ئەو ئایەتە دەفەرمێ ئەتەأمرون الناس بالبر وتنسون أنفسكم واتە ئەوە ئەوانن کە ئەمر بە خەڵکی دەکەن بەوەی بەندایەتی الله سبحانه وتعالى بکەن و لێی بترسن کەچی خۆشیان سەرپێچی فەرمانەکانیان دەکرد. و هەروەها قەتادەی کوڕی دیعامە ڕەحیمەه الله دەفەرمێ ئەوانە نەوەی ئیسرائیل بوون. و ئیبن جوڕەیج ڕەحیمەه الله دەفەرمێ ئەوانە لە منافقانی نەوەکانی ئیسرائیل بوون. بەڵێ جا ژیر و ڕزگار بووی هەردوو دنیا لە بەرامبەر ئەو قورئانە ئەو کەسەیە کە دەبێتە خوێنەری و کارپێکەر. هەروەک الله سبحانه وتعالى دەفەرمێ فمن اتبع هدايا
فلا يضل ولا يشقى. بەڵێ بێگومان ئەوەی شوێن ئەو قورئانە بکەوێت پەیڕەوی لە ئەمر و نەهیەکانی بکات، ئەوە لە دونیادا گومڕا و سەرگردان نابێت و لە قیامەتیش خەسارەتمەند نابێت. هەڵبەتە بە پێچەوانەشەوە هەروەک دەفەرمێ ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا. و هەر کەسێکیش پشت بکاتە قورئان و یادی ئەڵڵا سوبحانەه وتەعالا بێگومان ژیانێکی سەختی دەبێت، هەرچەندە خاوەنی دنیایەکی فراوان بوو بێت. لە کۆتاییدا دەبێ ئەوە بزانین ئەم قورئانە ڕەحمەتێکی ڕزگارکەرە لەلایەن ئەڵڵاوە سوبحانەه وتەعالا بۆ ئێمە. هەروەک دەفەرمێ فلولا فضل الله عليكم ورحمته لكنتم من الخاسرين. خۆ ئەگەر فەزل و ڕەحمەتی ئەڵڵا سوبحانەه وتەعالا نەبوایە بەسەرتانەوە، ئەوە ئێوە لە دۆڕا و زەرەرمەندان دەبن. جا ئەبول عالیە ڕەحیمەه الله دەفەرمێ فەزلی ئەڵڵا سوبحانەه وتەعالا بریتیە لە ئیسلام و ڕەحمەتەکەشی بریتیە لە قورئان کە بۆی ناردووی. صلى الله عليه وسلم. مع حديث النبي صلى الله عليه وسلم.